حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو کەسێک زیاتر و لە هەموو لایەنێک زیاتر پەرۆش و خەمخۆری ژیان و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستانە و هەموو هەوڵ و توانای خۆشی خستۆتە گەڕ بۆ دابینکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان و هەروەها ئاماژەشی کرد بەوەی کەوە شایستەدارەیەکانی هەرێمی کوردستان مافی ڕەوای خەڵکی هەرێمی کوردستانە و هەرگیز سازش لەسەر ئەو مافانە ناکەین و بەردەوام دەبین لە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراق بۆ ناردنی نەک تەنها ئەو بەشە موچەی خەڵکی هەرێمی کوردستان بەڵکو لەسەر سەرجەم مافە دەستوریەکان و شایستەدارەیەکانی خەڵکی هەرێمی کوردستان. ئەم بڕەپارەیە کە دواکەوتووە و ئێمەش وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە لە بەرچاوگرتنی دۆخی ئابووری خەڵکی هەرێمی کوردستان و هەروەها لە بەرچاوگرتنی دۆخی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بڕیارماندا بەیانی دەست بە دابشکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکرێت و جەنابشتان دەزانن کە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان پەشی ئەو هەموو موچە ناکات بۆیە کورتهێنانی هەیە لە دابینکردنی ئەو بڕاپارەیە کە بۆ موچە تەرخان کراوە کە وەکو دەزانن 755 میلیۆن دۆلارە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا 355 میلیۆن دۆلار کورتهێنانی هەیە و تەنها 400 میلیۆن دۆلاری ئێستا لە وەکو داهات لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆ پڕکردنەوەی ئەو کورتهێنانە نزیکەی 205 میلیۆن دۆلار قەرز دەکات و دوای گەشتنی ئەو بڕەپارەی کە حکوومەتی عێراق دەینێرێت لە بڕی ئەو قەرزە دەدرێتەوە ئەو پارەی عێراق دەدرێتەوە بەو لایەنانەی کە قەرز بە حکوومەت دەدەن.